سڵاتان لێبێ وم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنامەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کاری وەرگێڕان بە میوانداری زۆر بەڕێز کاک شوان کەمالی وەرگێڕ. کاک شوان بەخێر بیت. سپاس. کاک شوان با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئایا وەرگێڕان لە زمانە ڕەسەنەکەی خۆیەوە باشترە بکرێت یاخود بۆ نمونە لە زمانێکی ترەوە بۆ زمانێکی کە وەرگێڕابێ پاشان بۆ زمانی کوردی وەرگێڕابێت. دەست خۆش سەرەتا حەزەکەم پێناسەیەکی وەرگێڕان بکەین کە بە پرۆسەیەکە پرۆسەی وەرگێڕانی وشەیان تێکست لە زمانێکەوە بۆ زمانێکی تر وە جوڵە پێکردنی مانای وشەیە لەسەر زمانێکەوە بۆ زمانێککە ئەوەی پرسیارەکەش کاڵی بە تەکید چکە تۆ کە تێکستێک بۆ نمونە لە زمانە ئەسڵەکەی خۆی کە نووسەرەکەی بۆ نمونە بە ئینگلیزی نووسوێتی کە تۆی ئەیکەی بە کوردی بۆ تۆ بۆ کۆمەڵگایەکێکی کە ئەبێ نووسینەکە وەرگێڕانەکە وەکو بیرکردنەوەی ئەو کۆمەڵگایە بەیانی بۆ ئەو کللتورەی ئەەکەی دوای وەرە ئەم کتێبەکە بووە بە کوردی جارێکە بیکەرەوە بە فارسین جا لە فارسەکەەوە بیکەرەوە بە عەرەبی تێگەچێ لەبەرەوەی من بە شێوەیە کردومە بۆم کۆمەڵگایە یعنی ناڵێن ماناکە ناگەێنێ بەڵام وەرگێڕانی بەهێز ئەوەیە کە تۆ لە زمانی ئەسڵیەوە بیکەیت. یعنی ئێوە ئەوەتان پێ باشە کە بۆ نمونە وەرگێڕانێک ئەگەر دقێک لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕێتە سەر زمانی کوردی ڕاستە و خۆ لە دقە ئینگلیزیەکەەوە بێت نەوەکو بۆ نمونە ئەگەر وەرگێڕابێتە سەر فارسی یاخود لە عەرەبی و پاشان وەرگێڕێت بە تەکید دایم چ زەڕورە من تێکستەکە بە ئینگلیزی هەبێ و کرابێ بە فارسی تۆ بچی بە فارسیەکەەوە بیکە یاخود ئەگەر نووسەرێکی فارس کتێبێ بنووسێ و تەرجمەی عەرەبی کرابێ لەبەرەوەی کەسێک عەرەبی ئەزانێ عنی چ زەڕورە بچێ لە عەرەبیەکەەوە بیکە بۆ ئەوە بەجێ نایاڵی بۆ کەسێک کە فارسی ئەزانێت بۆی لە زمان ئەسڵێکەوە بیکایە. قسەیشە فەرمووی ببوورە قەتعم کردی ئێستا زۆرێک لە کتێبخانە کوردیەکانی خۆمان هەر بەم ستایلە بەم فۆرمە وەرگێڕانە باوە ئەتوان بڵێم ناشازە هەیە کە بۆ نمونە لە دووسێ زمانەوە وەرگێڕانیان بۆ کوردی کردووە بە تایبەت بۆ نمونە شعر هەبوو من خوێندومەتەوە فەڕەنسی بووە وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی پاشان لە فارس وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی اینجا لە فارسی وەرگێڕاوەتە سەر کوردی. بۆڵای بڵێن چی شتێکی غەڵەتە تۆ وەرە بچۆرە سەر تێکستە ئەسڵەکە مقارڕنەی کە دووشتی جیاوازە من دڵنیە بە تایبەتی لەو زمانە زیندوانەوە فەڕەنسی و ئەڵمانی و ئینگلیزیوانە بەڵام هەندێک حاڵەت هەیە تۆ ناچار بێئەتیادی ئەم کتێبە و دەست نەکەوێت یان مەسەڵەن هەندێک تێکستی فەلسەفی هەیە بە یۆنانیە لەوە تا کرێتەوە بە ئەڵمانی دوایە چێ و بە ئینگلیزی لە ئینگلیزیەوە کرێتەوە جارێکە هەندێک حاڵەت هەیە بەڵام تا بتوانرێ لە زمانی خۆیەوە لە زمانی نووسەرەکە بە چ زمانێک نووسیوێتی و کتێبە لێەوە بکرێت باشە چکە بەشێک لە ماناکەی لە دەزایە. زۆر باشە کاک شوان پێم خۆش بزانم ئێوە چەند ساڵە بانڵین سەرقاڵی کاری وەرگێڕانن. وەڵام من خۆم وەرگێری قانونیم وەکۆی لایانی یاسایی بۆ نمونە ئەو دۆکۆمنت و یان کتاب و تەسکەرە و هەموو ئەو دۆکۆمنتە ڕەسمیانە ئێمە مۆرمان هەیە بۆمان هەیە ئەوە بکەین بەڵام وەکو کاری وەرگێڕانی کەش دەمێکە تقریبا 8 ساڵ 10 ساڵە بێ من هەر لەو بوارە حەزم لێ چەندین تێکستی فەلسەفیم کردووە 5-6 بەحسی فەلسەفیمەیە کە هەمووی وەرگێڕاو بۆ ڕۆژنامەوەینەکانیش هەندێکیان زۆربەی جاربوو تا ڕووبابەت و یا مەلەفی من بۆ لەسەر نووسەرێک کە هەبووە بۆ گۆڤارەکان ئەمانە وەرگێڕاوە ئەو بابەتە گەر خۆم حەزم لێ بوو بەیان توانای منی هەبوو تیابێ. بەڵێ زۆربەی ئەو کاتانی کاک شوان بۆ نمونە سەرقاڵی کاری ببوورە کاری وەرگێڕان ئەبن با بڵێن بە کاتژمێر چەندە هەبووە بۆ نمونە 6 کاتژمێر 7 کاتژمێر سەرقاڵی کاری وەرگێڕان. بەڵێ بە تەکید بە تایبەتی تۆ کە تای پیشکەی لەگەڵ یعنی یان ئەگەر بیشت بە دەستیش بینوسی هەم کارەکە قورسە ینی من پێم وایە تا چەندێک پێوەی تەخیر بوو بووی 5-6 ساعت تا چەندێ هیلاک بوو بی باشترین وەرگێڕانە ڕەنگە ئەگەر تۆ پەڕەیەک بە 2 ساعت بیکەی مەسەلەن خەڵگەی بە 10 دقیقە ئەگەر هەردووشان وەکو یەک ئەو زمانە بزان حتمما ئەوەی کە پێوەی هیلاک بووە چکە تۆ جارە پەرەگرافێکەکەی من دوای ئەوە خۆم هاتووم بیرم لێ کردەوە بزانم ئەمە بۆ کورد کە من بۆ کوردێکم لە زمانی ئێمە خەڵک لەمە تێگا ئەو هەڵانش ئەبینیتەوە کە مەسەڵەن کتێبە گرتووە بەدەستەوە خەڵگە بۆ تێدی وەڵی نازام ناتوانم لی تێ ناگەم تومە زەما بۆ پەرە پرۆسکەیە کراوە. ئایا ئەمە هۆکاری چییە تەرجمەی حرفیە کە با بڵێن وەرگێڕانی حرف پی بە پیتە یاخود وەرگێڕانی مانایە تۆ ئەسڵەن کامیان
بەڕاست ئەزانانی ئایا وەرگێڕانی پیت بە پیت یاخۆ وەرگێڕانی مانای دەق یان دەق بەکامل؟ من بە ئەکادمی وەرگێڕانم خوێندووە چەند پرۆسیجەرێکی بەداخۆ ئێستا نازانم 6-8 بەپێی ئەم پرۆسیجەرانە تۆ ئەیکەی بۆ نمونە ئێستا من باسی تۆکەم جەنابت هاتی بۆ ئێرە یعنی ئەمە زۆر ئاسان ئەگەر حرف بە حرفیش بڕوا هیچ بەڵام کە تۆ چوویتە سەرەوەی پەرەگرافێکەکەی ئەو وەختە پراگماتیکیەتە پێشەوە یعنی سیاقیەتە پێشەوە لەوەچێ ئەم دێڕا تۆگەر بە پیت بیکەی فەرقی هەبێ یعنی بە یەکێک لە پرۆسیجەرەکان بیکەی یان مەسەڵەن حاڵەت هەیە لە کللتوری ئێمە نییە ئەو لەو شوێنە هەیە لە کللتوری ئەمانێ بێت تۆ بێ درێژەی پێبی بڵێ ئەمە زۆرێکە لەو شتا لەو کۆمەلگایەوە بەکارێنین شەر نییە وەکو خۆی یا مەسەن ئیدیۆمەکانمان هەیە چۆن نەتوانێت هەموو غەڵەتەکان لەوە کرێ بەڵێ ئیدیۆمەکە وەکو خۆی نابێت تۆ تەرجمەی کەیتەوە یعنی بۆ نمونە لە ئینگلیزیاڵە ئەی تو زێت خۆ تۆ نایە بڵێ ئەمە لە حرفی ئەوە بۆ زێت ئەوڵێ لە ئەوڵەوە بۆ ئاخیر چۆن خۆماڵێن لە سەرەتاوە بۆ کۆتایی یعنی ئەمە هەموویە بێ بەپێی پرۆسیجەری خۆی بیکەیت اینجا مهمترین شتیش تۆ گەیاندنی مانایە ئەکرێ مەسەلەن چۆنەڵی هەرچۆنە بێت تۆ بتوانی ماناکەی بگەێنی بزانی ئەم نووسەرە چی وتووە بەڵام تۆ بەچی ئازانێم ئەم غەڵەتانە کراوە یعنی مینیمەم تۆ توانی چەند پەڕەیەک زیاتر لەو زمانە بێ نەک مەسەن کتێبێکەیە 100 پەڕەیە لە کوردیەکەی بۆ بە 150 یان کەمی کردووە یعنی ئالەوازانی کە ئەمە غەڵەتی تیا کراوە یا لێ قرتێنراوە یان مەسەڵەن درێژە دادڕی پێیراوە ئەو ئاستەنگانەی کە لە کاری وەرگێڕانە دێنە بەردەمی تۆ تاوان هەموو کارێک بۆ خۆی ئاستەنگی لە بەردەما هەیە زیاتر ئەو ئاستەنگانە تۆ چۆنیان بینی یان چین ئەو ئاستەنگانەکەیەنە بەردەم کاری وەرگێڕانی تۆ هەم لە ڕووی ئەو وەزیفەیی کە تۆ کە بەڕێستان هەتانە لە با بڵێن دادگای سلێمانی یاخود لە کاری وەرگێڕانی کتێبەکانیشە ئەی لە کاری قانونیە ئاسانە چکە غەڵەت قبول ناکە وەرگێڕانی قانونی هیچ مەجالێکی تیانێ بڵێ ماناکەی ئەگەێنەمە بێ خۆی چۆنە دەقا دەق بیکەی ئەمە یەکەم ئیشەکە و زۆر جوان ئەڕواوە بەڵام هیلاگەبی پێوی بەڵام وەکو تێکستی کە بە تەشید هیلاگەبی چکە تۆ جاری وایە وشە و لێ عاسیە بێ بە حکمەوەی کە گەر کەسێک کوردیەکەی زۆر باش نەبێ کوردی باشبوونەوە نییە مە قسەی پێەکەی یعنی ئەگەر کۆمەڵی بەڵێ زمانی دایکمان باش نەبوو بێ جاری وایە یعنی من لێت ناشتانمە زۆر جار وشەی عەرەبیم زیاتریێتەوە پێش ئەمانە هەمووی ئیشکالە بەڵێ تۆ بۆ نمونە وشەیەکی ئینگلیزی هەیە من هەچیەکەم وشە کوردیە جوانەکە نادۆ ئەزانمەڵێ چی ئەمە لەوەچە هیلاکە کات تەخیرێکە بەس کاکشوان لەوێ ئێمە فەرهەنگمان هەیە بگەڕیتەوە بۆ فەرهەنگ لە باشتر نییە یارمەتی دەری تۆ بە تەئکید فەرهەنگمانەیە هەموو کارێکی وەرجێڕان دەبێت تۆ فەرهەنگی لابێ هیچ کەسێ نییە هەموو شەیەک بزانێت یان ئەگەر بیشی زانیمانەکەی کوردیەکەی نازانی بەڵام خۆی کێشەکە من وتم کوردیەکەیە من جاری وایە هەمانە بۆرینەیەمەوە بەکارێنم بەڵێ مەساژار چکە بێت تۆ وشەیەکی جوانی کوردی بێنی لەبەرەوە ئەمانە هەمووی هیلاکتەکان جا فەرهەنگەکانیش شەر نییە هەمویان دقیق تاواو بن یعنی من چەند جار لە فەرهەنگە وشەم لێەوە باوەڕم پێی نەبووە ئەو مانایە بێنێت وشەی ئینگلیزی هەیە دە 12 مانای هەیە یعنی دە 12 مانا بەخشێ لە هەر یەک وشە مەسەڵەن سپرین بە بەهاریە بە ئسپرینیە بە بازیە بە ئاسگیە بە کانیە ئەمە بێ هەر وشەیە بۆ یاڵەمە بێ لە سیاقی شوێنەکە بەکارێت لە ڕستەکەی ئەمە بەستە باڵێ باڵێ زۆر باشە شەو نخونی و چەشتۆ بە تەئکید شان و ملێ نامێنێ عین بەڕاستی هیلا ئەگەبی بجاری وایە تۆ من پەرەگرافێکم بەجێ هێشتووە یعنی پاڵکەوتوم بیرم لێ کردەوە باشەوە مەبەستی چییە تۆ بڵێ ئەوە بێ ئەیگەێنێ بە تایبەتی ئەگەر وەرگێڕ دەست بەرێ بۆ هەموو کتێبێک یعنی تۆ شەر نییە بتوانی بێ قاڵبی تۆ مەسەن لە بواری ئەدەبا وەرگێڕانەکەی لە بواری فەلسەفەیەکەی لە بواری سیاسی ئەبێ هینە پێبێ پێوترە گڵۆسەری بە ئینگلیزی ئەبێ فەرهەنگی ئەوەشە پێ بێ سە فەرهەنگی پۆڵەتیکەیە هی سیاسی یعنی هەندێ وشە هەیە ئەبێ فەرهەنگی خۆی بۆ بەکاربێنی یان مەسەلەن ئەستا کتێبێکی تۆبی هەموو کەس ناتوانێت بیکات یعنی کام وەرگێڕەی زۆر مهمە بەڵێ ئەبێ خەڵک هەبێ من خەڵکێکە ناسم لێرە خەریکی ئەو بەرنامە تۆ بێ ماوەیەکی زۆر ئەزمموی تیاپیاکەی بۆ نمونە هەموو
زۆربەی ئەو ناوانەی جەستەی ئینسان و ناوتۆبیەکان هەمووی فەرقی هەیە لە زمانە لە زمانی ئەتیادیە ڕۆژانەیە لەگەڵ زمانی ئەکادمی فەرقی هەیە باشە کە وەرگێڕانەوە کارێکی ئاسانە بۆ کۆمەڵە کردویانە بە پیشەیەکی سەرەک بمورە کە وەرگێڕان کارێکی ئەوەندە زەحمەتە و قورسە بۆ هەندێک کردویانە بە پیشە وەڵی جا ئێستا هەندێک کەسە وازی لێناین تۆ خۆت هیلاگەکەی بۆچی بۆی چی کتێبی وەرگێڕی بڵێن 100,000 یا 50,000 ئەوە من کتێبە پێڵێم لە تایتڵی بەرگەکەیەوە هەڵەیە هەر لە بەرگەکەیەوە چەندین کتێبم لای هەمووی مراوەتە دەرەوە ئەیرێ بە کەسێک شتێک لە زمانەکە ئازانێن بە پارەیەکی کەم لە ماڵەوە دانیشتووە یا قوتابیەکە ئەیەنێ و کتێبەکە ڕاخۆ کەس ناچێ مقارڕنەیکە ئێستا کەسە بینیەوە بڵێ بەڵام کتێبم هێنا بە زمانەکەی کە مقارڕام کرد ناشکرێشتیوە من کەم زمانە بزانم بۆم ئەچم کوردیەکەی خوێنمەوە بەڵام ئەمە ئیشی ئەو دەستگایانن کە بەرپرسن لەوە ئەبێ بە فلتەرا بڕوا ئەبێ بە فلتەرا بڕوا مەسەڵەن کەسێک کە وەرگێڕانەکە کە غەڵەتی زەقی کرد ئەبێ ڕێی لێ بژیرێ بەڕاستی هەتام کەسەیە تۆ جاریشکە زیاتر قاڵە بێت ڕادوایە کە دەستگاکان کۆمەڵێک کەسیان گەورە کردبێ بۆ لە مەسایلی با بڵێن لە کاری وەرگێڕانە دەستگاکان وایان کردبێ کە بۆ نمونە کتێبێکی جارێک وەرگێڕابێ باش بوو بێ پاشان کتێبێکی کە قودرەتی بەسەریان نەبوو بێ بەڵام هەر کردوێتی سەور ناکەی کاک باش ئەم هەموو بەڕێزانی کە وەرگێڕانیان گرۆ تامان خەڵکی زۆر باشیان تایە ئێمە بەسمانەوە نییە چەندین جار مەسەن لەسەریان نووسراوتیانە ئەوە غەڵەتە ئەوە کردووە کەچی هەر کتێبەکەی بۆ چاپەکەرێن هەر ئەڕوا بەس بەردەوامیشە کاک شوان وەڵڵی ئیترەوە ئەو دەستگانە خۆیان بەرپرسن یعنی لەوە چ ڕۆژێک بێ مزداقیەتیان نەمێنێ ینی قورسە بڕوای ئێوە کاری وەرگێڕان ئێستا ئەمە لێرە خەریکی کتێبی ئینگلیزین یعنی خەڵگەیە کتێب ئینگلیزیەکە دەست نەکەوتووە و تۆمە بڕۆ کوردیەکە هەیە وتێتیەوە باسی و کتێبە هەر ناکە هەڵی خۆی نووسێتی ئەو کەسە کە وەری جێڕاوە زۆر باشە کاک شوان لە پاڵ ئەو شەپۆلە وەرگێڕە زۆرەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەیە هەندێکیان بە قاموس فیلم وەرئەگێڕن هەندێکیان بە قاموس کتێب وەرئەگێڕن لەسەر ئەم دیاردەیە ئێوە وەکو وەرگێڕە چی ئەڵێن وەڵی بە گۆگڵ ترانسلیت و ئەوانە هەمووی خەریکن بەڵێ هەر بەوە شادیارە کە ئەم شتە بە خێرایی ئەم کتێبە خێرا فڕێرێتە بازارەوە بەس مەسەلە مادەکەیە یعنی ئەو کێشەی چییە بە هەمووی غەڵەت بێ موهیمە ئەو کەسە پارەی خۆی وەرگێ ئەو دەستگاش کتێبەکە ئافرۆشێ ئەوە نییە ئێستا بڕۆ ئەنواع ئۆشقاڵ کتێب هەیە بە 1000 دینار بە 2000 دینار ئێمە چۆن ئەو کەسای بە چەند وەری جێڕاوە ئەی چۆن ئەمە ئەی چەند کەس بە چەند تایپ کراوە یعنی ئەو مەسەلە ئەوەیە پێوی هیلاگ نەبووە کەس نییە کتێبێک وەرگێڕە پێوی هیلاگ بە بەلاش ئاوە بیە مەسەلەیە کەسێک پێوی نەیناگە وەک تۆڵێ بە قاموس و بە گۆگڵ ترانسلیت کراوە بەس ڕێگە پێدراوە ینی بەڵێ من پێ دەڵێم حەزەکەی چەند کتێبەڵێ 20 ڕقم بڵێ من بۆ دێنم بەڵێم ئەمەی غەڵەتە ئەمەی وایە ئەوەی وایە تەسەوڕەکەی کتێبی نیچە هەیە هەر پەرەگرافیتیانە یعنی من حەپەسا بوو مقارڕە چێتە خانەی تەرجمەی حرفیەوە کاکشۆ بەڵێ هەر زمانەکەی نەزانیوە لەوە چ شتێک لە زمانەکەی زانی بێ هات بێ بە قاموس پارەگرافیا وشە بە وشەیە چی خۆی لی تێگەشتووەرەوەی نووسیوێتەوە بە من هەمان ئەم قسەی کە لە ئاخیرا کرد بیکەم بە پرسیارێکی کە کاک شوان هەر بۆیە کە با بڵێن زۆر و گۆری کتێبەکان لە کتێبخانەی کوردیا هەیە ئێستا بە بڕوای ئێوە با بڵێن ئەو کتێبخانانەی کە لە شارێکی وەکو سلێمانیە هەیە کە پڕێتی لە کتێبی وەرگێڕاوی ناشاس ئایا ئێوە ئەمە بە باشە بینن ئەمە بە باشە زانن وەڵی نەوەڵا زۆر خراپە ئەوە شەوای لێ کردووە خەڵکی لە خوێندنەوە دوور خستۆتەوە زۆربەی خەڵک کە مەسەلەن کەوای لێ هاو تۆ جارێ دوو جار ئەم کتێبە زانی و مانای ئەو نووسەر و کتێبە نەگەیوێتتر تۆ ناچی بیخوێنیتەوە وەرجێڕە خۆی وردەوردە میزداقێت لە دەزایە زۆر باشە کاک شوان وەرگێڕان هەیە و وەرگەڕانیشمان بەڵێ ئێوە لە ئەسنای خوێندنەوەی ڕۆژانەتان شەوانەتان با بڵێن هەفتانەتان مانگانەتان قەت بووە بەر کتێبێک بکەون لە بریەوەی وەرگێڕ درابێت وەرگەڕابێت کتێبەکە بەڵێ من پێشتر ئاماژەم پیاوە کتێبێکە بوو پێشم وت تایتڵەکەی یەک وشەیە ئەوەی غەڵەت کردووە هەر یەک وشێ وشەیەکی داناوە کە هەر ئەو نییە ئەنجا تۆ ئەگەر ڕۆشتی 5-6 پەڕەژ ڕۆشتی غەڵەتێکە ئەتیادیە ئەو معقولە لە پەرەگرافی ئەوەڵ یا غەڵەتە مەسەلەن
و من ئەڵێم من و جەنابێ بەڵێ یعنی ویان کردۆ بەیان من یان ئەو یعنی تر غەڵەتی وایە هەر ئالەو کەلیمەیەوە ئەو کتێبە بە غەڵەت دەڕوا کتێبەکەش مەسەڵەن کتێبێک نییە بڵێ چیرۆکێکە ڕۆمانێکە مشیلە نیە ینی کتێبەکە دایرێکتی خەڵگەکە ینی چۆن ئەڵێ بڵێم چی وەکو ڕێنمایی لەبەرەوە ینی ئەگەر ئەم کەسە من و تو بێتم ئاوا بڕۆ تۆ وەرجێڕابێ بڵێ نەخێر ئاوا بڕۆ بەس کاک شوانەمە دەستگایەک شوێنێک نییە بەجددی بپرسینەوە بک بڵێ بوەستن تکایەوە من کتێبێکەکەم هەمووی بەسەر و جێلای کێم بێکەوە شتێتە بازار ڕۆژڕە چۆن ژمارە سپاردنی ئەم کتێبە درێکا ئەگەر ئەو پرسیارە بێ لەوێ لەو شوێنە بکرێەوە نیە ئەو کتێبە خراپە لە بازاڕایە ئەی مەسەلە ئەوەیە اینجا ئەمەش لەوە چێ ئەو دەستگایش کە ئەم ژمارەیانە لەوە چەند کەسێک بن چەند فەرمانبەرە بێ فریایەوە نەکەونەمە ئەم هەموو کتێبە بخوێنەوە مقارنەیکان یعنیەوە بەڕاستی بە مؤسسەی گەورە ئەکرێ نەبوونی فلتەر کە نییە بۆ مەسلەی ئەو زۆر و بۆری کتێبە وەرگێڕاوە ناشازانەی کە هەیە بە پێویست نازانن لە ئێستادا کە هەبێت خۆی بە تەشید وایە کە دەستگایەک خۆی میزداقێتی خۆی هەبوو یعنی تۆ چ پێویست دەکەی من یەکێک لەسەرەوە لە دەستگایکی ڕۆشن بیرۆ بێ محاسبەم کابێ من خۆم ئەم کتێبە وا وەرجێڕم بۆی ئەم دەستگای خۆم وردە متمانە لای خەڵک پیاکە بڵێن کتێبی فلان دەستگا هەمووی وەرجێڕانەکانی زۆر باشە سا من هەندێک دەستگا ئازانم کە کتێبەکانیانم بینە ینی خراپ نین من ناژڵێم هیچ کتێبێک نییە بەبێ غەڵەت یعنی غەڵەت دەکرێت بەزێمە غەڵەتی زۆر گەورە ئەڵێن کە ینی لەماناکە لایە حتمما نەبێ فلتەرێ دانرێ ینی ئەگەر وا بێ هەروە بەو لێ شاوە خراپە کتێبە چێتە ناو کتێبخانەکانەوە بێ ڕۆژێک بێ هەمووی کۆکرێتەوە زۆر باشە کاک شوان تۆ نووسین یاخود بەرهەمی چ نووسەرێکی ئەوروپی یاخود ئینگلیس بە زمانی ئینگلیزی خوێنیتەوە پێم خۆشە لە پاڵە و قسانەی حالیان من هینم کتێبی شکانیشم خوێنێتەوە ستیڤن هاوکینگ یعنی ئێستا زیاتر لەو مەجای فیزیاەوە هەرچەنە قورس بوو و کتێبەکانی جۆن گرین و اینجا من لە ئێستا تۆزێک هەندێک معلوماتمەیە لەسەر بزنس کتێبەکانی ڕۆبەرت کیۆساکی و هەندێک لەو کتێبانە یعنی زیاتر خەریکی خوێنمەوە من کاتی بەرنامەکەم تەواو بووە ئەمەکەم بە دوا پرسیار پێم خۆشە بزانم ئەگەر سەرپشکت کەم کتێبێکی نووسەرێکی ئەوروپی وەربگێڕیتە سەر زمانی کوردی لە دەقەڕ ئەسڵی و با بڵێن ڕەسەنەکەیەوە چ کتێبێک؟ وەڵایی کتێبێک کە تازەش دەرچووە جێی شێری ئێمە لاشمانە ئەو کتێبە من زۆر معجیبی ئەو کتێبم هەرچەنە هەندێک ئایدیای لە خۆمەوە نزیک بۆ لەبەرەوەی من ماوەیەک یۆگاوانم کردە باسی ئەو میدیتیشن و ئەو مونکانە کاکە بۆچی ئەڵێ بۆچی خەڵک هەیە دەوڵەمەنە هەیە بە ناوبانگە بەڵام دڵی خۆش نییە یعنی ئەو کتێبە حەزەکەم ئەو کتێبە تەرجمە بکرێ ئەگەر من بتوان بیکەم چکە سوودێکی زۆر باشی هەیە بۆ ناو کۆمەڵگایە کە وەڵای بەستەوە خوێندومەتەوە پڕە لە سترێس و تووڕێی لەوە ئەم کتێبانە لەمە دووە سوودیان هەبێت هیوادارم لە ئایندەیە وەریگەڕیتە سەر زمانی شیرینی دایک زیاتر من ئێستا خەریکی کتێبێکم لەسەر زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی یعنی فێربوونی زمان و مەحادەسەیە با بڵێن هەر سێ زمانەکەی بە یەکەوە هیوادارم بتوانینەوە تاواکەین ئێمە هیوادارین کاک شوان سپاس بۆی بەشداری لە بەرنامەکەتان سپاس کاک شوان جان دووبارە بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ